و کەساتێکی مهابە وەکو خەڵکا پیاژی شۆڕژیە کەم کەم پێشبەرگەی وەختە هەبوو کە دەست ماڵی ئەو پیاوە جا بەڵام شانسی ئەمە وەختێک کە ئێمە چووین خەزوری عەبدول خوای کردبوو نێتوانی گۆرانی وشت بکات ئەمە تقریبا هەفتەیە دە ڕۆژ لە ماڵی خۆیان و لە ماڵی کچەکان ماینەوە ئەو ڕستمەژینی ئەو وەختەیە تقریبا 40 ساڵ لەبۆ پێشە یادی ئەو هونەرمەندە هەر بە نەمری بێتەوە تۆ شتە من درێژ بێرەوە بژی زۆر سپاس زۆر سپاس ڕۆحی مام دەرشاد ئاریجامایکە
بوون بە ئەستێرە هەر هەمویان یەکەم دەستپێکیان لێرەوە وەکو ئەم گەنجە بوو لەبەرەوە ئەمڕێ مشمپانەی بەخۆی بێت هەمویان یەکەم جار لێرەوە دەرکەوتن ئەی لەم شوێنە ئارەزومەند بوون وەکو ئەم گەنجە و پیان نەتوانین گۆرانێ بڵێن ئێستا هەر پێنجیان زۆر ناودارن حەزاکەم نایە کەس بێنە بەڵام ڕەنگە خۆتان بزان کێوچێن ئێستا ئەم گەنجەش حەزەکەم گوێی لێ بگرین و بەشکم دەداتوە بێ بە ئەستێرەیەکی نمونی
خیال چلاقل کردم یا خوابات قربی بفردم چون سیتایم ببونا کردم شادی بینی نهایتی گشت دامو بالینی نداو کردانمو بقصي خيام چلاقل كردم يا خوابات قربي بفردم سقسي باش لبونا كردم Yeah.
من دوچاری حسرتیم آمین من أقدري بيت بخواي سال إجازة بخم دور من ايقامي قصدي والله بامي بخم دور من ايقامي قصدي والله بامي صبر وشيل بريوه كودو ما بحري قامي سوشي شادرا كدلا دايا ما قدرت لدامي هوارك هوارك أمسالك مع هوارك صفار مدور ودريشة أرشد مؤمن مبدياني شاوي رشيد شنشوانا مني كرما ديوانا شاوي رشيد شنشوانا مني كرما ديوانا أقري جاو برجم تيتين هلا نيا شقانا لسر باغي برزيتو دمر مدردم قرانا هوارق هواري هري أمصالش مع هواري سفار مدور ودريجة هري شيد مؤمن بدياري عبد الله يمانكو روسا السيرة دوري دعوة خزمينا تشملي داكن شو سرم للشواوة لسر بالايلي وعالي من زفا مزور شيشاوة هواري هواري هاري أمسال
سفارم دور و درێژە هەرێکی بۆ بێنم بە دیاری سەفارم دوور و درێژە گیانەچی بۆ بێنم بە دیاری